شەڕ لە غەزا 120 ڕۆژی تێپەڕاندووە ئامارەکانیش کارەساتبارن. نووسینگەی دەسەڵاتدارەتی فەڵەستین لە کارتی غەزا دوای 120 ڕۆژ لە شەڕ و وێرانکاری دوای ئاماری قوربانی و زیانەکان بڵاو دەکەنەوە. لە راپۆرتەکەدا ئاماژە بەوە کراوە کە سوپای ئیسرائیل لە ماوەی ئەو 120 ڕۆژەدا 2320 هێرشیان لە غەزا ئەنجام داوە. لە ئەنجامی هێرشەکان 34238 کەس کوژراون و بێسەر و شوێن بوون. هەر لە راپۆرتەکەی نووسینگەی دەسەڵاتدارەتی فەڵەستین لە غەزا داهاتووە تا ئێستا 27238 کوژراو بۆ نەخۆشخانەکانی غەزا گوازراونەتەوە. لەم ژمارەیەش 12000 منداڵ و 8190 ژن لە غەزا تا ئێستا گیانیان لەدەستداوە. 339 کەس لە کارمەندی نەخۆشخانەکان و 46 کەسیش لە ئەنجامانی تیمی فریاگوزاری خێرا لە کامی بۆردمانەکان گیانیان لەدەستداوە. هەروەها بە پێی ئاماری راپۆرتەکە تا ئێستا 122 ڕۆژنامەنووس لە غەزا کوژراون. لەو نێوەندەشدا 7000 کەس بێسەر و شوێنن کە لە 70%یان ژن و منداڵن. لە 7 ئۆکتۆبرەوە تا ئێستا 66000 کەس لە کەرتی غەزا بریندار بوون و لەو ژمارەیەش 11000 کەس بەهۆی سەختی برینەکانیان پێویستە ڕەوانەی دەروی وڵات بکرێن. نەخۆشیە بەربڵاوەکان لە غەزا 10000 کەس تووشی ژێرپەنجەی جگەر بوون و 7000 کەس تووشی نەخۆشیە گوێزراوەکان بوون. لە راپۆرتەکەدا هاتووە کە 8000 کەس تووشی ئەوکردنی جگەر بوون، 60,000 ئافرەتی دووگیان بەهۆی نەبوونی چاودێری تەندروستیەوە مەترسیان لەسەرە. 350,000 کەس بەهۆی نەبوونی دەرمانی پێویستەوە بە دەست نەخۆشیە درێژخایەنەکانەوە دەناڵێنن. راپۆرتەکە باز لەوە دەکات کە تا ئێستا 99 کارمەندی پزیشکی و 10 ڕۆژنامەنووس دەستگیر کراون و چارەنووسیشیان نادیارە. ژمارەی ئاوارەکان و وێرانبوونی شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان بەگشتی تا ئێستا 2 ملیۆن کەس ئاوارە و بێماڵ بوون. 140 بینا و دامەزراوەی حکومی وێران بوون. 100 زانکۆ و قوتابخانە کراون بەخۆڵ. 295 زانکۆ و قوتابخانەی دیکە زیانیان بەرکەوتووە. هەروەها 183 مزگەوت بە تاوی خاپوور بوون و 264 مزگەوتی دیکەش زیانیان بەرکەوتووە. لەگەڵەوەشدا 3 کڵێسا بە تەواوەتی ڕووخاون. تا ئێستا 70,000 یەکەی نیشتەجێبوونی هاوڵاتیان تەختی زەوی کراون و 290,000 یەکەی نیشتەجێبوون بۆم برێش کراون و بۆمانەوە ناشێت. لە 7 ئۆکتۆبرەوە تا ئێستا 65,000 تۆن تەقەمەنی بەسەر خەڵکی غەزەدا کەوتووەتە خوارەوە. 30 نەخۆشخانە بە تەواوەتی لە خزمەتگوزاری دابڕۆن و 53 بنکەی تەندروستیش بە هیچ جۆرێک ناتوانن خزمەتگوزاری پێشکەش بکەن. 150 ناوەندی پزیشکی دیکەش زیانیان بەرکەوتووە. 122 ئۆتۆمبیلی فریاگوزاریش کراونە تامانجوو لە ناو براون. سەرباریەوەش 200 ناوەندی مێژووی و کلتوری لەسەر دەستی سوپای ئیسرائیل لە غەزا وێران کراون.